دوای ئەوەی لە مانگی 6 ساڵدا کۆماری ئیسلامی ئێران ئاوی زەی بچووکی لە هەرێمی کوردستان گرتەوە، جارێکی تر مەترسی بۆ پرۆژەی ئاوی خاز لە قەڵاتزێ دروست دەبێتەوە بەهۆی ئەوەی ئاوی خواردنەوەی ئەو قەزایە لەسەر ئەم پرۆژەیە و بە ڕێژەیەکی زۆر ئاوی زەی بچووک کەمی کردووە. زەی بچووک لەلایەن کۆماری ئیسلامی ئێرانەوە گیراوەتەوە بەڕاستی مشکلێکی گەورەی بۆ پرۆژەی ئاوی خاص لە قەڵاتزێ دروست کردووە. لەو ڕۆژەیەوە کە ئەو زێ گیراوەتەوە بەردەوام ئاو لە زەی بچووک لە کەمبووندایە و کە خۆشتان چوون سەردانتان کردووە تەسویرتان کردووە بە ڕێژەیەکی زۆر ئاوەکە کەمی کردووە. ئێمە بە ناچاری بربەستمان دروست کردو و بربەستی دووەمیشمان دروست کردووە. لە ئێستادا بڕی ئاوەکە زۆر کەم بوو و چاوەڕێ دەکەین زیاتریش کەم بی و ئەمەش بۆتە هۆی ئەوەی بەڕاستی ئەگەری پیسبوون ئاو زۆر زیاد بکات و ئەگە بەردەوامیش بێت بە دڵنیاوە کێشە بە پرۆژەی ئاوی خاص دروست دەبێت. بەڕێوەبەری ئاوی ڕاپەڕین دەڵێت گەر ئاوی زەی بچووک کەمتر بێتەوە چەند ڤایرۆس و میکرۆبێک زیاد دەکەن و لە داهاتوودا پرۆژەی ئاوی خاز لە توانایدا نامێنێت پاچی بکاتەوە و مەترسی گەورە بۆ ئاوی خواردنەوەی سنوورەکە دروست دەکات. ئاوەکە کە بۆ شێوەیە کەم کات هەندێک ڤایرۆس و میکرۆب زیاد دەکەن کە لە داهاتوودا ڕەنگە لە توانایدا نەبێت پرۆژەکە بتوانێت پاکیان بکاتەوە و پێویستی بە چارەسەری زیاترەوە. ئێستاش ئۆڤەرفلۆی پرۆژەکە کەمترە لەوەی کە بۆ شاری قەڵاتزە دابین دەکرێتەوە. ئاوەکە بە ئاستێکی یەکجار زۆر دابەزیوە. ئێمە بیرمان لە کۆمەڵێک سەرچاوی تر کردوێتەوە. ئێستا لە قەڵاتزە سەرچاوی ئاوی هەڵشۆمان هەیە، سەرچاوی ئاوی داودیەمان هەیە، چەند بیرێکی ترمان هەیە کە دەتوانین نۆشەیان بکەینەوە، بەڵام ئەوەش هەر کیفایەت نییە لەبەر ئەوەی دانیشتوانی شاری قەڵاتزە لە زیادبووندان و خانووەکان لە زیادبووندان، بەڵام ئەوە هەوڵێکی وەکو بڵێ تەواریە دەنا چارەسەر نییە. بە بیانووی تەوابوونی بەنداوی کۆڵسێ لە شاری سەردەشتی ڕۆژهەڵاتی کوردستان کۆماری ئیسلامی ئێران لە مانگی 6 ساڵدا ئاوی زەی بچووکی لە هەرێمی کوردستان گرتەوە. ئەمەش بووە هۆی دروستبوونی کێشە بۆ ئاوی خواردنەوەی قەڵاتزێ، هاوکات بەهۆی زۆری زەوی کشتتوکاڵی و پرۆژەی ماسی زیانێکی زۆری بە کشتتوکاڵ و سامانی ماسی لە سنوورەکە گەیاندووە. توانە عومەر، کورسات نیوز، قەڵاتزێ.